چیرۆکی من لێرەوە دەست پێ ئەکات. من ناوم ڕەناز محەممەد، دەرچووی کۆلێژی بازرگانی بەشی ژمێریاریم. سەرەتای قۆناغی مناڵیم هەر لە منداڵی و خولیام دروستکردنی شیرینی بوو. هەر لە تەمەنێکی کەمی مناڵیمدا هاوکاری دایکم بوو لە دروستکردنی هەر شیرینی و خواردنێک کە ئەنجامی ئەدا. قوتابیەکی زیرەک بووم لە بەشی سەرەتایی. کۆنمرەکانم زۆر باش بوون. هەمیشە کەس و کارم پێیان ئەوتم کە مستەقبەلی تۆ ئینشەڵڵا ئەبیت بە دکتۆر یاخود پلەیەکی بەرز وەرئەگریت. بەڵام من لە قۆناغی ناوەندی کە هەستم بەها وردە بە گەورەبوونی خۆم کرد، زیاتر خولیام ئەوە بوو کە هەتا دایکم ئەگەڕێتەوە لە مەکتەب کە مامۆستا بوو دایکم، هەتا دایکم بگەڕێتەوە من بتوانم خواردنێکی باشی بۆ ئامادە بکەم بۆ دایکم و بۆ خوشک و براکانم. بەردەوام بووم لەسەر ئەمە، ڕۆژ بە ڕۆژ هەوڵم ئەدا کە تواناکانی خۆم دەربخەم بۆ دایکم، چکە دایکم کەسێک بوو زۆر هاوکارم بوو لەوەی کە فێری ئەکردم کە خواردن و خوانێکی تایبەت ئامادە بکەم. هەمیشە یارمەتی دەری بوو. ئەوە بۆ لە سەرەتای هاوسەرگیریمە. لە سەرەتای هاوسەرگیریمە هەر میوانێکم ئەهات هەوڵم ئەدا جوانترین و ڕاوەزاوەترین خوان و شیرینیان بۆ ئامادە بکەم، کە ئەمە بۆ جێگەی دڵخۆشی میوانەکانم. هەمیشە هاندەرم ئەبوون بەوەی کە شتی باشتر و ئەوەنە دەستخۆشییان لێ ئەکردم، ئەوەنە هانیان ئەدام تا ئەوەی کە بتوانم زیاتر هەوڵ بدەم. بێگومان ئەوەی خۆشحاڵی بوو بۆ من. خێزانەکەم زۆر کاریگەریان لەسەر من هەبوو، لەسەر دروستبوونی من و کەسایەتی من و لە ئامادەکردنی هەر بەرنامەیەک کە هەم بوو لە ژیانم بۆ دروستکردنی هەر شیرینی و خواردنێک. هەر کاتێک هەر شتێکم ئامادە ئەکرد گوێم لێیان ئەگەر ئەموت بزانم بەدڵتانە، حەزم ئەکرد گوێم لە ڕخنەکانیان بێت تا چ ڕادەیەک ئەوان بەدڵیانە، کە هەمیشە هاندەرم ئەبوون لەم کاتانەیە. لە ڕۆژی لەدایکبوونی کچەکەم هاوسەرەکەم هەمیشە هەوڵم خۆم کێکیان بۆ بکەم، خۆم کێکیان بۆ ئامادە بکەم، چگە لەوەی کە هاوسەرەکەشم یەکێک بوو لەو کەسانی کە زۆر کاریگەری هەبوو لەسرم و بەردەوام هاندەرم بوو بۆ سەرکەوتنم لە کارەکەم. هەر بەم شێوەیە تا کاتێکی تر خوێندنی خوشکەکەم کە لە خوێندن تەواو بوو، کۆلێژی هەندەسەی تەواو کرد، مێزێکی زۆر تایبەتم بۆ ئامادە کرد. بە هەمان شێوەی کاتەکانی تر هەوڵم جوانترین شیرینی ئامادە بکەم. ئەمە بۆ جێگەی خۆشحاڵی بۆ هەموو میوانەکانمان. و لە هەمان کاتا هاوڕێکانم یاریدەدەرێکی سەرسەختی من بوون کە هەمیشە هەوڵیان ئەیان تەشجیعیانە کردم کە بتوانم باشتر و زیاتر هەنگاوی باشتر بنێم. هەر بۆنەیەکیان ئەبوو من خۆم کێکم بۆ ئامادەکردن، یاخود ئەڕۆشتم هاوکاریانە بووم لە ئامادەکردنی کێک بۆ منداڵەکانیان. بە خۆشحاڵیەوە بەم شێوەیە بەردەوام بووم تا ئەوەی کە بیرم لەوە کردەوە کە ئەمە بکەم بە بزنسێک. هەر لە مەطبەخەکەی خۆمەوە دەستم کرد بەم کارە. لە کاتێکا زۆر قرس بوو ئیشکردن لە ماڵەوە، بەڵام من توانیم هەموو ئەو بەربەستانە بشکێنم. بە خۆشحاڵیەوە هەر توانیم لە بەشێکی ماڵەکەم جیا بکەمەوانێ ستافێکی گەورە دروست بکەم. لە کاتێکا ستافەکە سەرجەمیان ئافرەت بوون، هیچیان ئەزمموی دروستکردنی شیرینیشان نەبوو. لە هەمان کاتا من خۆم فێری کارەکە ئەکرد و هەم ئەوانیشم فێر ئەکرد کە چۆن بتوانن شیرینەکان ئامادە بکەن. بەردەوام هاوکاریان ئەکردم. ماوەیەکی کەمی خایەن، تقریبان ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ هەر ئەوەنا لە ماڵەوە کارم کرد، چونکە بەڕاستی قورسە کارکردن لە ماڵەوە تۆ ناتوانیت هەموو ئەچیزەیەکی کارەبایی و هەموو ئەو شتان پێویستیانی کە پێویستە بۆ ئامادەکردنی کێک و شیرینی لە ماڵەوە ئامادەی بکەیت. لەبەرەوە بیرم لەوە کردوانێ کە دوکانێک دابنێم. ئەمەش لە چ کاتێکە کڕیارەکانم زۆر ڕازی بوون. یعنی لە ماوەیەکی کورتدا توانیم دەنگدانەوەیەکی زۆر هەبێت ئیشەکانم، نەک تەنها لە ڕووی دیزاین و شێوەکەی
بەڵکو لە ڕێی تام و کوالەتی بەرهەمەکان کە ئەمە زۆر سەرنجی خەڵکی ڕاکێشا و لە هەمان کاتا کڕیارەکانم داوایان لێ ئەکردم کە چیتر لە ماڵەوە کار نەکەم پێیان خۆش بوو کە شوێنێکی تایبەت بە خۆم بکەمەوە بۆیە هەمیشە پشتم بە خۆم ئەبەست و ئەکید بە هاوکاری خێزانەکەم زۆر یارمەتی دەرم بوون لە هەر خاڵێکە کە من پێویستم پێیان بۆی ئەوان هاوکاریان ئەکردم چ لە ڕووی دیزاینی شوێنەکەمەوە چ بە هەر شێوەیەک بێ هاوکارم بوون. بە خۆشحاڵیەوە توانیم دوکانێکی زۆر تایبەت و جیاواز و جوان بکەمەوانێ لە بەختیاری بە شێوەیەک کە هاوشێوەی دوکانەکانی ئەوروپا هەر کەسێک کە ئاهات سەردانی شوێنەکەی ئەکرد وای ئازانی کە ئەمە کەسێکە و لە ئەوروپا بۆ یاخود لە ئەوروپا خوێندوێتی بەڵام نەخێر بەو شێوەیە نەبوو بەس تەنهاشت ئەوە بوو کە من زۆر متابعی کارەکانی ئەوانم ئەکرد هەر لە یەکەم دقەی کارکردنمەوە هەوڵی ئەوەم ماوە کە بتوانم شتێک بکەم کارێک بکەم کە جێدەستم دیار بێت بۆ کڕیارەکانم ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو وەکوتم 2 ساڵی نەخایەن لە ماڵەوە دوکانەکەم کردەوانێ و توانیم زۆر سەرکەوتووانە شوێنێکی زۆر جیاواز و تایبەت و کچانە دروست بکەم و ئەوەی جێی دڵخۆشیە من تەنها بۆ خۆم هەوڵم نەیاوە بەڵکو ستافێکی گەورەم ئامادە کردووە کە سەرجەمیان لە ژێر دەستی خۆمە فێری دروستکردنی شیرینی بوون کە ئەمە جێگەی دڵخۆشیە هەرێکێک لەم ستافانە کە زۆرترینیان ئافرەتە من هەمیشە حەز ئەەکەم هانی ئافرەت بم لەبەرەوەی ئافرەت دەستڕەنگین ترە لەو بوارەی منە زیاتر ئەو کارانی من ئەیکەم زیاتر ئیشی دەستە وردەکاریە بۆیە هەمیشە حەز ئەەکەم ئەوانی کە لەلام کار ئەەکەن ئافرەت بن بۆ ئەوەی یارمەتی دەریان بم چونکە بەجددی لای ئێمە زۆر جار ئافرەتان ڕێگریان لێ ئەکرێت لەبەر ئەوەی کە کار نەکەن یاخود بە هەر هۆکارێک بێنیان توانی بێ خوێندن تەواو بکەن بە خۆشحاڵیەوە ئێستا ئەوانە یەکێکن لەو کەسا سەرکەوتوانەی کە لای من جێدەستیان دیارە بە خۆشحاڵیەوە یاخود کەسانێکم لا بۆ لای من خوێندنیان تەواو کردووە لە هەمان کادا کاریان کردووە لە هەمان کاتا ئیشیشیان کردووە کە ئەمە ڕاستە زۆر قورس بۆ بەڵام من هەمیشە نەک تەنها خاوەن کارێک بم بەڵکو توانیومە دایکێک بم بۆ ستافەکەم لەبەر ئەوەی ئەوان هەمیشە پێویستیان بەوەیە کە کەسێک تشجیعیان بکات هانیان بدات بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن لە کارەکانیان بە خۆشحاڵیەوە لە ئێستا ئەتوانم بڵم کە ستافێکی کارامە و لێهاتووم هەیە کە سەرجەمیان 26 بۆ 27 کەس ئەبن کە ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ من چکە تۆ لە کاتێکا نەکختن بتوانی خۆت دروست بکەیت بتوانیت چەندین کەسی تری بەتوانە دروست بکەیت کە ئێستا ئەوان هاوشێوەی من کار ئەەکەن ئەتوانم بڵێم کە شێفێکی سەرکەوتوون بەداخەوە لە وڵاتی ئێمەیە هەمیشە بە جێگەی سەربەرزی باسی ئەەکەن کە ئەڵێن فڵان شوێن شێفەکەی بیانیە ئێمە ئەتوانین خۆمان بکەین دروست بکەین و ببین بە کەسێکی سەرکەوتوی کە هاوشێوەی شێفەکان شێفە ئەوروپیەکان کار بکەین من هەمیشە هەوڵ ئەیەم کارەکانم لە ئاستێکی جیهانیا بێ وە کوالیتێکی بەرز کار ئەەکەم بۆ ئەوەی بتوانم هاوشێوەی ئەوان کار بکەم کە ئەمە جێگەی دڵخۆشیە نەک تەنها بۆ خۆم بۆ کڕیارەکانیشم و هەمیشە هەوڵ ئەم لە بۆنەکانە کارێکی جیاواز ئەنجام بدەم بۆ دڵخۆشی ئەوان چونکە هەمیشە چاوەڕی ئەوەم لێ ئەەکەن کە ڕۆژێک بێت و من کاری جیاوازیان بۆ ئەنجام بدەم لە ماوەی چەند ساڵی کارکردنمە هەست دەکەم کە توانیمە نەک تەنها خۆم و ستافەکەم پێ بگەێنم بەڵکو چەندین ئافرەتی تر کە ئەزانم بیستومەتەوانێ کە
توانا و سەرکەوتنەکانی منیان بینیوە لە هەمان کاتە ئەوانیش تەشجیع بوون بۆ ئەوەی کە هەنگاوێکی گەورە بنێن و بە هەمان شێوەی من لە سفرەوە دەست پێ بکەن و لە ماڵەوە دەست پێ بکەن و ئێستا خۆیان بوون بە خاوەنی شوێنی خۆیان کە ئەمە جێگەی خۆشحاڵیە. من لە سەرەتاوە لە ماڵەوە دەستم پێکرد بەڵام خۆشبەختانە دوای 2 ساڵ بڕیارمدا کە دوکانێک بکەمەوە ماوەی 8 ساڵ ئەبێت کە ئەم دوکانم کردوتەوە و لە هەمان کاتا ماوەی ساڵێکە لقی دووهەممان کردوتەوە لە هەولێر خۆشبەختانە بۆ ئەوەی کە هەم کڕیارەکانی ئێوێشمان دڵخۆشکین بە کارە جوانەکانمان. ڕۆژانە چەندین جۆری کێک و شیرینی ئامادە دەکەین. جۆری شیرینەکان زۆرن. هەنێک لەو شیرینانە ئەو کێکانن کە کڕیارەکان بۆنە و ئاهەنگ و لەدایک بوون و هەر بۆنەیەکی تر کە خۆیان خوازیاریانە ئامادەی دەکەین یاخود هەنێ جار کێکێکیان ئەوێ کێکی ئامادەکراویشمان هەیە هەندێک جار ئەوانە ئەمەن بۆ بێژدەی کەسوکار و مناڵەکانیان. وەجگە لەوەش چەندین جۆری تری شیرینیمان هەیە کە نزیکی 85 جۆر شیرینیە بێت ئەمانە چەندین جۆری شیرینی غەربی و شەرقی و کەلتوری شیرینی کوردی خۆمان و کردەواری خۆمان و چەندین جۆری شیرینی تر ئامادە ئەکەین. بەهۆی زۆری خواستی کڕیارەکانی هەولێرمان بڕیارماندا کە لقێکی تر بکەینەوە لە هەولێر بە خۆشحاڵیەوە بەهۆی هاوکاری کەسێکی دانیشتوی شاری هەولێر توانیم ئەم لقەم بکەمەوە. خۆشبەختانە دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو بەهۆی جیاوازی و دیزاین و جۆری کوالێتی کێکەکانەوە ئەوەی کە سەردانی ئەوێ ئەکاوە ئەزانێ ئەمە دوکانێکە کە لە وڵاتێکی ترە هەست بەوە ئەکا کە هاتوۆتە شارێکی ترەوانێ لەبەرەوەی بە شێوازێک و بە کوالێتیکی ئەوەنە جوان و تایبەت دروست کراوە خۆشبەختە بیت کە کارەکان ئەبینی سەرسام ئەبی بە دروستکردنی ئەو کێکانەی کە ئامادەمان کردووە لەوێ بەهۆی ئەوەی کە هەولێر خەڵکی بیانی زۆرتیایە ئەوانەی کە سەردانی شوێنەکەمان ئەکەن پرسیاری ئەوە ئەکەن کە شێفەکە خەڵکی کوێیە لە کوێوە هاتووە وا ئەزانن بە بڕوای ئەوانەمە کەسێکی بیانیە و لە دەرەوە هێناویانە لەبەر ئەوەی ئێمە بەردەوام پشت بەوە ئەبەستین کە کەسانی تر بهێنینە ناو شوێنەکانمان کارمان بۆ بکەن لەبەرەوەی بەداخەوە پشت بە خۆمان نابەستن پشت بە تواناکانی خۆیان نابەستن بۆیە هەمیشە بیر لەواکەنەوە کە کەسانی تر بخەنە سەر شوێنی ئیشەکان و کاریان بۆ بکە. خۆشبەختانە من توانیمە نەک تەنها خۆم بەڵکو ستافێکی کارامە ئامادە بکەم کە هاوشێوەی خۆم چەندین کاری جیاواز و جوان ئەنجام ئەدەن. هەمیشە هەوڵم ماوە وەکو براندێک دەرکەوێ بیگ فۆرمی بەهۆی جوانی و کوالێتی بەرزی مەواد و کارەکەوە ئەو دەزڕەنگینەی کە تیایدا بەکارێت هەوڵی ئەوە ماوە کە مۆرکی تایبەت بە خۆمی پێوە دیار بێت لە هەر شوێنێک ئەم شیرینیانە تاقی بکرێتەوە یەکسەر چەندین جار ئەبیستمەوە کە ئەڵەن ئەم شیرینی ئەمە هی ڕێناسە یەکسەر بە تام و کوالێت و شێوازی کێکەکە ئەناسرێتەوە کە ئەمە کێکی ڕێناسە کە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ من زیاتر هانم ئەدا کە بتوانم زیاتر کار بکەم لە کارەکەمە و بۆ پەڕی خۆشەویستیەوە کار بکەم ڕۆژانە چ خۆم و چە ستافەکەشم. هەمیشە هەوڵەیەم لە هەر بۆنەیەک و مناسبەیەک کە تایبەت بێ بە خۆمان یاخود
بە وڵاتەکەمان حەز ئەەکەم لەو کاتانە کارێکی جیاواز ئەنجام بدەم بۆ سەرنجڕاکێشانی کڕیارەکانم ئەو بینەرانی کە بەردەوام متابعی من ئەکەن چاوەڕی ئەوە ئەکەن من کاری جیاوازیان بۆ بکەم چەندین جار ئەویستمەوانێ پێم ئەڵەن چاوەڕین بزانم بۆ ئەم نەورۆزە چیمان بۆ ئەەکەی بۆ ئەم مناسەبەی چیمان بۆکەی ئەوە بەجددی ئەنی من هاان ئەیە کە بەردەوام بیرلەوە بکەمەوە کاری جیاواز ئەنجام بدەم هەر بم بۆنێشە بە بۆنەی ساڵیا دیکردنەوەی هەولێر ئێستا ئامادەکاری ئەەکەم بە کارێکی جیاواز ئیشەڵا دواتر خۆتان ئەیبینن بە بۆنی ساڵیا دیکردنەوەی هەولێرمان. ئەکید منیش وەکو هەر ئافرەتێکی تر تووشی گیر و گرفت بووم لە ئەنجامی چەند ساڵی کارکردنما یەکێک لەو گیر و گرفتانەی کە تووشم بووە لە سەرەتای کارکردنما بە تایبەتی کە هەنێ مەواد پێویست نەبوو کە من ئەمیز کاریان لەسەر بکەم بۆ ئامادەکردنی شیرینەکان ئەو مەوادانم دەست ناکەوت یاخود ئەو ئەجیزە کارە بەیانی کە پێویست بوون دەستە منە ئاکەوت ئەوەی کە خۆم ئەمیست و ئەوەی کە قرس بوو بۆ من لە هەمان کاتدا من هیچ پێشتر هیچ دوکانێکی شیرینی کارم نەکرده بوو زۆر قرس بوو بۆ من لە کاتێکا خۆت دروست بکەیت و خەڵکانی تریش فێری کارەکە بکەیت ئەزمونێکی وام نەبوو بەڵام توانیم سوپاس بخوا هەنگاوی باش بنم بۆیە ئەمەوێ بە گەنجەکان بڵێم ئەگەر خۆیان توانیان هەبێ و لە خۆیان ڕاببینن ئەتوانن خۆیان دروست بکەن ببن بە کەسێکی سەرکەوتوو و کەسایەتیەکی باش لە کارەکەیان من هەمیشە ئەڵێم ئەوەم کردو بە بەرنامە لە ژیانی کارکردنی خۆمە هەر لە سەرەتای کارکردنمەوە هەر چیەکەم دەستکەوتووە هەر قازانجێکم کردووە لە کارەکەمە بۆ کارەکەم بەکارم هێناوە تاوانێ زۆر جار گەنجەکان هەوڵێن کە بزنسێک دابنێن یەکسەر دەوڵەمەند بن پێی مەرج نییە گرنگ ئەوەیە کە تۆ دەوڵەمەند بی بە ناوی بزنسەکەت ئەوەی گرنگ بۆ لە لای من کە ناوێکی باش بۆ بیک فۆرمی دروست بکەم چونکە هەمیشە بیر لەوە ئەەکەمەوە هەر لە سەرەتای کارکردنم بیرم لەوە کردوتەوە کە بتوانم ڕۆژە لە ڕۆژان بیک فۆرمی بکەم بە براندێکی جیهانی ئێمەش هیچمان کەم نییە لە وڵاتانی تر ئەتوانین بەڵام بە مەرجێک بە خۆشەویستیەوە کار بکەین بە دڵسۆزیەوە کار بکەین و بە کوالێتێکی باش کار بکەین. من سەرەتامەوە خۆم بناسیێنم هەیە من عومەر خوێندکارم لە پەیمانگای پیشەیی برایت لە بەشی مۆشن گرافیکس سەرەتامەوە دەستخۆشیەکی زۆر باشە لێ بکەم کە توانیوتە لەسەر پێی خۆ بۆسیت و بگەی بەم ئاستەی ئەسە و هیوادارم لە شوێنی زۆر باشتر و بەرزترا بوو بینمەوە چونکە بەڕاستی کەسێکی زۆر سەرکەوتووی من ئەمەوێ پرسیارەکەم ئەوەیە بۆ تۆ تا چەند هاوکاری ئەو گەنجانەکەی کە لە لای تۆ ئیش ئەکەن کە بتانی هاوکاریان بکەی لەو بوارەی خۆیانە کە بەرەو پێشیانەوە بەری وایان لێ بکەی کە حەز و خولیا و ئاواتێکیان هەبێت کە بتوانن ڕۆژێک لە ڕۆژان ئەوانی شۆک و تۆ بزنزێکی خۆیان هەبێ و بتوانن بەو بزنزە هەم لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە ئیسفادە بکەن. سپاس بۆ پرسیارەکەت. ئەکید من هەر ستافێکە هەر کەسێکم پێگەیان دەبێت یەکەم شت وەکو دایکێک بووم لەگەڵی ڕاستە لە تەمەنم ئەوەنە زۆر نەبوو بەڵام هەمیشە پێم وتوە من وەکو دایکێکت ئەبم ئەگەر هەر شتێکم پێوتی هەر گەڕایەڵێکم کردی لە کارەکەتا حەزەکەم بە دڵێکی فراوانەوە لێم وەرگری لەبەرەوەی کە یەکەم هەموو جارێک کە ئەو کەسانی کە هاتوونەتە لای من کاریان کردو سەرەتای هیچ ئەزمونێکی ئیشکردنیانە بۆ سەرەتای کارکردنیان بۆ لە من لەبەرەوە من زۆر هەوڵم ماوە لەگەڵیان زۆر یارمەتی دەریان بووم هەمووەکو دایکێک هەمووەکو خوشکێک هەمووەکو مامۆستایەک فێری کارەکەم کردوون تەرجیعم کردوون ڕاستە ئەم کارە بە پێوە ئەوەستی هیلاکە بی ماندوو ئەبیت لەوانەیە من چەند جارێک ئەو شتێت بۆ ئامادە بکەی بە دڵم نەبێت تێکی بەمەوە بەس ئەمە لە نەتیجەی ئەخیرە ئەمە
بۆ تۆ باش ئەبێت دڵی کڕیارەکان بەدەست ئەهێنین ئەگەر ئێمە بە شێوەیەکی جوان ئامادەی نەکەین ئەکید ئەو دڵگرانە بێ لێمان زۆر جار ئەوە بۆ بە کێشە لە بینی من و ستافەکەیە کە وتێتی تۆ هیچت بەدڵ نییە تۆ ڕازینی لە ئیشەکەی من پێم وتۆ من ئەمەوێت لە من باشتر دەربچیت هەموو کات مامۆستا حەزەکە قوتابەکەی لە خۆی زیرەکتر بێ من دایما بیر لەوە ئەکەمەوە کە ڕۆژە لە ڕۆژان ئەو جێی من بگرێتەوانێ سڵاو لەبێ من کەناڵ پرۆژە دەرسیمە لە پەیمانگەی پیشەی برایتۆم لە بەشی ئینتێریۆر دیکۆڕیشنم پرسیارێکم هەیە کە ئیش ئەوەیە چۆن دەست پێ بکرێت ئایا ڕێگەی دەست پێکردنەکە لە چیەوە بێت شەرتە کە خەڵک بوو ناسی اینجا دەست پێ بکەی یان ببێت کە هیچ کەسێکیش بوو ناسی لە هەر بوارێکی کەیا بێ ئەتوانین دەست پێ بکەی بەڵێ دەست خۆش بە پرسیارەکەت ئەوە خاڵێکی گرنگە یەکەم شت ئەبێت گوێ لە خۆت بگریت سەیری خۆت بکەی ئایا تۆ لە چ بوارێکە ئەزمونێکی باشت هەیە تۆ تا چ ڕادەیەک توانات هەیە اینجا دەستکەی بەکارەکە بەباشی ڕاوێش بکەی لەگەڵ ئەو کەسانی کە لەو کارەیە نزیکە کارەکەیان نزیکە لە تۆ یاخۆ تۆ هەمان ئەو کاری ئەوانەکەی ئەبێ ڕاوێش بکەی لە کەسانی گەورەتر لە خۆت تا چەندێک ئەتوانیت بە شێوازێکی باش بشیتە ناو ئەو بزنسەی کە خۆت ئەتەوێت. سڵاو من ناوم محەممەد سامانە لە پەیمانگەی پیشەی برایتەوە هاتووم لە بەشی مۆشن گرافیک پرسیارەکەم هەیە ئاراسی تو بکەم کە دەربارەیەوە بێزگە لە خێزانە چیشتی هەندەرت بووە کە بگەی بم ئاسی ئێستا. بەڵێ خۆشحاڵم بەخێر بێت ئەوەی کە هاندەری من بوو جگە لە خێزانەکەم کڕیارەکانم بوو بەهۆی ئەوەی بەهۆی ڕازیبوونی کڕیارەکانم لە کارەکەم ئەوە زیاتر تەمەنی تەشجیع کرد کە من زیاتر هەنگاوی باش بنێم و یەک خاڵی گرنگ لە سەرکەوتنی من سوودبینین بوو لە سۆشیال میدیا لە ڕێگەی یوتیوب و ئینستاگرامەوە من زۆر سوودم بینی و توانیم خۆم دەوڵەمەند بکەم لە کارەکەیە. من ناوم ڤانێسا لە بەشی بزنسەوە هاتوون و پەیمانگەی تەکنیکی پیشەی برایتەوە پرسیارەکەم ئەوەیە بەڕای تۆ ئێستا گەنجان لە چ ئاستێکی کارکردنان؟ بەڵێ زۆر جوانە پرسیارەکەت بەداخەوە ئەتوانین بڵێن ئێستا بەشێکی گەنجان زۆر حەزیان لە کارکردنە زۆر حەز ئەەکەن زۆر هەوڵ ئەیان کە لە ماوەیەکی کەمە لە کاتێکی کەمە ببن بە خاوەنی بزنسی خۆیان و ناوێکی باش دەرکەن بەڵام لە هەمان کاتە نایانەوێت هیلاک بن نایانەوێت ماندوو بن نایانەوێت تەسحێ بن لە کارەکانیاندا کە ئەمە خاڵێکی لاوازە بۆ هەر کەسێک کە بێوێ بزنسێک بکات و لە کاتێکە نەیەوێت هیلاک بێ نەیەوێت ماندوو بێ نەیەوێت بەرەنگاری هەموو ئەو بەربەرسیانە بێتەوانێت کە یەتە بەردەمی لە کارکردنات چکە بێگومان هەرموو کەسێک هەر کارێک بکە هەر بزنسێک بکە هەر ئیشێک بکە هەر پرۆژێ لە ڕۆژان بێت کێشە و گیر و گرفتێک یەتە بەردەمی هەر ئەکید ئاستەنگی یەتە بەردەمی لە کارەکەیە بۆیە ئەوەی لەسەر گەنج پێویستە کە زیاتر هەوڵ بدە زیاتر تواناکانی خۆی بەگەر بخات. سەرەتا من ناوم لیندا عەدنانە لە بەشی بزنس هاتووم لە پەیمانگای پیشەی برایت پرسیارەکەم بۆ تۆ ئەوە بوو کە چۆن هانی گەنجان بێ کە گرنگی بە بزنسەکەی خۆیان بن لە هەچ بەشێک بێ. بەڵێ سەرەتا منیش وەکو تۆ بزنسم تەواو کرد کاتێککە لەو بەشە وەرگیرام بیرم لەوە نەئەکردەوانێ کە من بتوانم ئەو ڕۆژە لە ڕۆژان بزنسێک بۆ خۆم دابنێم ئێستا ئەڵم بەداخەوە کە لەو کاتەیە بیرم لەوە نەئەکردەوە بۆیە زیاتر و باشتر خۆمی بۆ ئامادەکەم چکە ئێستا فرسەتێکی باشە و ئەزمونێکی باشە تۆ کە بە خوێندن ئەی خوێنیت ئەوە زۆر باشترە زۆر زیاتر سوودی لێ ئەبینیت ئێمە تەنها بەداخەوە ئەو کاتە هەر ئەوەنەی کە بتوانین دەربچین و بابەتەکانمان لەبەر ئەکرد بەداخەوە ئەڵم خۆزگە ئەو کاتە بگەڕایەتەوە بۆیە زیاتر باشتر خۆمم بۆ ئامادەکردایە هەرچەندە سپاس بخوا ئەتوانیمە هەنگاوی باش بنێ بەڵام ئێستا ئێوە لە مەرحەلەیەکان کە ئەتوانن زیاتر برۆ بە خۆتان بن چۆن هەنگاوی باش بنن ئەکید هەر بەرنامەیەکت هەبێ بۆ بزنس بۆ کارکردن پێویستی بەوە هەیە بەرنامەی بۆ دانی ڕاوێژی بۆ بکەیت چۆن بتوانی هەنگاوی باش بنیت چۆن بتوانیت خۆت گەورەتر بکەیت چۆن بتوانیت
بتوانیت کە بزنسێک بێت کە سوود بە کۆمەڵگە بگەێنی نەک تەنها بۆ خۆت. باشترین شت ئەوەیە کاتێک کە بیر ئەەکەیتەوە لە خۆ ئامادەکردن بۆ بزنسێک ئایا تا چەندێک خەڵک ڕازیە لەو بزنسەی تۆ، تا چەندێک ئەچێتە ناو کۆمەڵگاوە، تا چەندێک ڕازی ئەبن لە تۆ. ئەوان ئەو خاڵانە زۆر گرنگە بۆ ئامادەکردن و ئەوەی بۆ ئامادەکردنی ئەوەی کە خۆت بۆ بزنسێکی باش ئامادەکەیت. پەیامم بۆ گەنجەکان ئەوەیە کە بتوانن پشت بە توانە و هەوڵی خۆیان ببەستن لەو کارەیە لەو بوارەیە کار بکەن کە خولیایانە کە توانیان هەیە بەڕێوەی بەرن، چونکە کارکردن هەر بە ئاسانێتەوە کە کەسێک ئەبینیت کەسایەتێکە بینی کە سەرکەوتۆ لە کارەکەیەوە ئەزانیت ئەمە زۆر بە ئاسانی گەشتۆتە ئەم مەرحەلەیە. نەخێر، کەسایەکی وەکو من جاری وا هەبووە 20 سەعات کارم کردووە، زۆر هیلاک بووم، زۆر ماندوو بووم، یعنی نانم کاتی ئەوم نەبووە کە نانەکەم خۆم لە خۆشەویستی ئیشەکەم ئەگینا ئەوە نەبووە کە من بڵێم محتاج بم کە هەرچەنە من بەڕاستی سوودم بینیوە لە کارەکەم مادی و معنەویان. بەڵام مەرجنیە تۆ تەنها بیر لەوە بکەیتەوە، یەکەم شت بیر لەوە بکەیتەوانێ کە تۆ بتوانی بزنسێکی باش کەسانێکی زۆر سوودت لێ ببینن. و ئەمەش بەچی ئەبێت؟ بەڕاستی یەکەم خاڵی گرنگ بۆ سەرکەوتنت ئەوەیە کە خێزانەکەت پاڵپشتت بێت، چونکە ئەگەر ئەوان پاڵپشتت نەبن تۆ ناتوانانی هەنگاوی باش بنی و هەر هەنگاوێکی باشیش بنی لە کاتێکە کە ئەوان پشتگیریت نەکەن لە هەر کاتێکا بێت تۆ ئەکەویت و پێویستت بەوانە بێت. ئیتر بەهان مرجنیە مادیەن پێویستت پێیان بێ، معنەویەن ئەوە زۆر گرنگە کە خێزانەکان پاڵپشتی گەنجەکان بکەن کە ڕێگریان لێ نەکەن لە کارکردن، چونکە زۆر جار من تووشی ئەو کێشانە بووم کستافم هەبووە ماڵەوەیان ڕێگریان لێ کردوون بەداخەوە لە کاتێکە هاتوون ئیشێکی جوانیان کردووە لە شوێنێکی باش ئەیان توانی کە سەرکەوتو بن، بەڵام بەداخەوە خێزانەکان زۆر جار ئەبنە ڕێگری لە تواناکانی گەنجان. بۆیە بەڕای من یەکەم شت داوا لە خێزانەکان بکەین کە بتوانن هاندەری گەنجەکانمان بن بۆ ئەوەی هەنگاوی باش بنێن و پشت بە تواناکانی خۆیان ببەستن.